دوای ئامادەکاریەکانی یانەی هەولێرە بۆ ڕوبەڕووبوونەوەی زاخۆ لە دێربی کوردستان لە کۆتا یاری هەفتەی حوتەمی خولی ئەستێرەکانی عێراق. یاریەکە پێنجشەممە کاتژمێر 45 خولەک لەسەر یاریگای نێودەوڵەتی زاخۆ ئەنجام دەدرێت. یانی هەولێر ئامادەکاری تەواوی بۆ یاریەکە کردووە. بەورەیەکی بەرزەوە دوای سەرکەوتنی بەسەر نەفتی بەسڕا گەشتی زاخۆ دەکات و ڕوبەڕووی کوڕانی خابوور دەبێتەوە. بۆ هەموو یاریەکان وەک یەک ئامادەکاری دەکەین، بەڵام بلین و نەلین یانەی زاخۆ یانەیەکی توکمەیە یانەیەکە دەتوانم بڵێم ڕوحی منافەسیان هەیە. ئەمەش تیپەکی خراپ نینە. ئێستا کە دەتوانم بڵێم سەبر وا بەرەو پێشەوە دەڕۆین ئینشاءالله دەڕۆین بۆ سێ خاڵی یاریەکە ئینشاءالله. تەنها شێرکۆ و ئوسامە هەتا ئێستا کە 100% یەکلای نەبوویتەوە. ئەوە دەبی لە دکتۆری ئەوەی وەرگری موافقی وەرگرین ئایا یاریان پێ بکەین یاخود یاریان پێ نەکەین. یانێ هەولێر خاوەنی 11 خاڵە و لە خانەی شەشەمی ڕیزبەندیە. زاخۆش 9 خاڵی هەیە و لە ناوەڕاستی ڕیزبەندە. هەولێر بۆ ئەم یاریەش بە ئەگەرێکی زۆرەوە لە توانەکانی ئوسامە ڕەشید و شێرکۆ کەریمی ئەستێرێ بێبەش دەبێت. تەواوی یاریزانەکانی دیکە ئامادەن. هەموو یاریەک بۆ ئێمە گرنگە چونکە سێ خاڵی یاریەکەیە. ئێمەش بۆ هەر یاریەک لەگە هەڵتی پێک بێ محتراماتم زاخۆبی زەوڕابی هەر یانەیەشتر بێ ئێمە هەوڵی سێ خاڵی یاریەکە دەین و جا لە دەرەوە یاریگای خۆمان بێ یان لە نێو یاریگای خۆمان بێ دڵنیام یاریزانەکانیش لە توانایاندایە سێ خاڵی یاریەکە بەدەستبینن. بەردەوام ڕوبەڕووبوونەوەی هەردوویانی هەولێر و زاخۆ ڕکابەریەکی زۆری بەخۆیەوە بینیوە. لە مێژوشدا لە 33 یاری فەرمی بێگەیشتون. هەولێر لە 16 یاری براوە بووە. زاخۆش لە 7 یاری سەرکەوتنی تۆمار کردووە و لە دەیاریش یەکسان بوونە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.